دەکرێت کۆنتڕۆڵی پێکەنین و پووک و بۆنی دەمتان لەناو دەستاندا بێت. بەناوی خاو سڵاوتان لێبێ ئەم ڤیدیۆمان بۆ گەورە ساڵانە. ئەتانەوە ددانەکانتان سپی بێ، پووکتان خاوێن بێ، بۆنی هەناسە و بۆنی دەمتان ناخۆش نەبێ، دەکرێت کۆنتڕۆڵی پێکەنین و پووک و بۆنی دەمتان لەناو دەستاندا بێت. بەم هەنگاوە ئاسانانە. ڕۆژی 2 جار ددانەکانتان پشۆن، بە هەویرێکی ددان کە فلۆرایدی تێدا بێ، پاش ددان شوشتن ئاو لە دەمتان وەرمەدەن. بەڵکو پەتێک بەکاربێنن بۆی کە کەفەکە پاڵ بنێن بۆ ناوچەی نێوان ددانەکان. خواردن و خواردنەوە شیرینەکان کەمکەن بۆ ئەو کاتانشکەی نۆشن هەڵیگرن بۆ کاتی ژەمەکان، نەک نێوانی ژەمەکان. 6 مانگ جارێک سەردانی پزیشکی دانەکانتان بکەن و چێکی دانەکانتان بکەن تیشکی بۆ بگرن و هەروەها ئەگەر پێویست بە خاوێنکردنەوە و پڕکردنەوە هەبوو ئەنجامی بدەن و ڕۆژانە 10 پەرداخ ئاو بنۆشن. ئەمڕۆ لای خۆتان مەهێڵنەوە و لەگەڵ هاوڕێی خۆشەویستانتانە شێری بکەن.